سەرۆک جۆ بایدن دەڵێت سەندیکاکان ئەمریکایان بنیادنا. ڕۆژی سێشەممە بووە یەکەم سەرۆکی لەسەرکاری ئەمریکا بەشداری هێلی کرێکارانی مانگرتوو بکات لە دەوروبەری شاری دیترۆیت کە هەفتەی دووەمی مانگرتنەکەیانە و داوای زیادکردنی موچە و کورتکردنەوەی هەفتەی کارکردن و گۆڕانکاریەکانی دیکەیان لە سێ گەورەترین کۆمپانیای دروستکردنی ئۆتۆمبیل لە وڵاتەکەدا کردووە. بایدن وریا بوو لەوەی نەڵێت پشتگیری لە کام مەرجێک دەکات، لە بری ئەوە وتی پشتگیری لە مافی کرێکاران دەکەم. خەڵکینە پابەندی داواکانتان بن چونکە ئێوە شایانی ئەو زیادکردنە بەرچاوی موچەن کە پێویستانە هەروەها سوودەکانی دیکەش با ئەوەی لە دەستمان داوە بیگەڕێنینەوە. باشە ئێمە هەنگاومان بۆ ئەوان ناوە، ئێستا کاتی ئەوە هاتووە ئەوان هەنگاومان بۆ بنێن. سەرۆکی ساندیکای بەهێزی کرێکارانی ئۆتۆمبیل واتە UAW کە پشتگیری لە کاندیدکردنی بایدن بۆ سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2020 کرد، بەڵام هێشتا هەمان شتی بۆ کاندیدکردنی بۆ ساڵی 2024 نەکردووە. سپاس جەنابی سەرۆک بۆ هاتنتان بۆ ئەوەی شان بە شانمان بوەستید لە ساتەوەختی یەکلاییکەرەوەی نەوەکەماندا. سپاس بۆ ئێوە کە بەشێک بوون لەم شەڕە. سندیکاکە دەڵێت زیاتر لە 400,000 ئەندامی هەیە، زۆرێک ئاماژە بە بەرزبوونەوەی بەرچاوی قازانجی کۆمپانیەکان و موچەی بەڕێوەبەری جێبەجێکار دەکەن، بەڵام هەروەها ئاماژە بە بەرزبوونەوەی زۆر کەمتری موچەی کرێکاران دەکەن. دەمەوێت ئاستەکان هاوسەنگ بن، دەمەوێت هەمووان ژیانێکی باش و ژیانێکی دادپەروەرانە بژین. ئەگەر من لەلایەکدا کار دەکەم و $30 وەردەگرم و ئەو کەسەی بەرامبەرم لە کاتژمێرێکدا $15 وەربگرێت، ئایا ئەوە چۆن دادپەروەران هەیە؟ کۆمپانیای جنرال مۆتۆرس کە مەزنترین کۆمپانیای سێ گەورە دروستکردنی ئۆتۆمبیلە خۆی لە هەر لێدوانێکی ڕاستەوخۆ لەسەر بەشداریەکەی بایدن بەدوور گرت، بەڵام بەیاننامەیەکی بڵاو کردەوە تێیدا وتی سەرنجمان لەسەر سیاست نییە، بەڵکو بەردەوامە لەسەر و سەوداکردن بە نیاز پاچی لەگەڵ سەرکردایەتی UAW بۆ ئەوەی تا بکرێت بە خێرایی بگەنە ڕێکەوتن. ڕەنگەنەی گۆڕێت چونکە زۆر شت لە وردەکاریەکانی دانوستاندەکاندا دەگوزارێت، بەڵام دەتوانیت پشتیوانی سیاسی بگۆڕیت. ئێمە لە ئیستاوە پشتگیریەکی یەکجار زۆرمان هەیە لەلایەن خەڵقانەوە بۆ مانگرتنەکە. پێم وایە ئەمە دەبێتە هۆی زیاتر ڕەواییدان بە پێگەی کرێکارانی مانگرتوو. بربژاری پێشەنگی کۆماریەکان ترامپ بەنیازە ئیمڕۆ چوارشەمە لە کارگەیەکی غێرە ساندیکاکان لە نێزیک دیترۆیت کۆب بێتەوە، لە بری ئەوەی بەشداری دووەمین دیبەیتی سەرەتایی سەرۆکایەتی ئەو ڕۆژە بکات. لە بەیاننامەیەکدا گەشتەکەی بایدنی بۆ دیترۆیت بەکارێکی پەیوەندیە گشتیەکان ناودێر کرد. پێم وایە شەپۆلێک و کشان و داکشاندا هەیە بەرەو لێبوردەیی زیاتر بەرامبەر بە و نایەکسانیە قوڵە کۆمەڵایەتی و ئابووریەی کە جۆرێک ژیانی منی پێناسە کردووە. بەڵام وەک بایدن و ترامپ دەزانن زۆر جار وێنەکان چیرۆکێکی تایبەت بە خۆیان دەجێرنەوە. لێرەدا کارمەندی باڵای حکوومەتی ئەمریکا دەڵێت بەبێ ئەوەی پێویست بکات یەک وشە بڵێت کە شتێک پێویستی بە گۆڕانکاری هەیە. بۆ ئەنیتە پاوڵ، حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.